لە بازاری مێرگەستۆری مە و شێف ئەوڕۆ لۆبەربانگی خواردنەکی تایبەت ئامادە دەکاتن هاتیمە کەرستەکان بکڕم بەڵام پێتان ناڵێم کە چ خواردنەکی دروست دەکات شێف ئەنگۆ دەبی پێشبینی بکەن بە پێ ئەوەی کە کەرستەکان دەبینن ئایا شێف دەبی چ خواردنەکی ئامادە بکە؟ سلاف ماما عليكم السلام تو چوانی باشی؟ خوشك ممنون قالك صاغبه گەلێک سپاس ماما باقلا بچەندیە؟ باقلا 1500 تەماتە بەچەندیە من بادینیەکەم زۆر باش نییە بە زۆر حەزم لێ بادینی قسەی بکەم تەماتەکەت بەچەندە ماما؟ او 1400 وهيش 1500 زۆر باشە دەمەوێت چارێکێک تەماتەم لە بۆ دانەی لەگەڵ چارێکێک پاقلا و خەیاریشم لە بۆ دانەی سپاس دەکەم مامە شتەکانت فرێشن؟ بله لە دەڤەری بارزان و لە گوندی کانی بۆتم ئەوڕۆ شێف لەو سروشتەی خواردنەکی تایبەتمان لە بۆ حازر دەکاتن گوندی کانی بۆ جیاوازی لەگەڵ گوندەکانی دیکە ئەوەیە کە ئەو خەڵکەی لە ناوی دەژی پێویستە شاخەوان بن و بڕۆنە سەر شاخەکان و جیای جۆرا و جۆری بەهارە لێ بکەنەوە و دەکەنە خواردن ئێستاش دەڕۆین ئەمەش ئەو جیای جۆرا و جۆرانە دەبینین و جیای جیاوازی لێ ئەدەن کاگڕێبەر لەو گوندەی بێجگەل لە تو چەند کەسی دیکە شاخەوانی دەکەن طبعا خەڵکی گوندە عام بچووک و پیرەمێرد و هەمە شاخەوانن چونکی ئەمێت ناو شاخێدا داگت بن و هەر ماڵ بچێ دەری هەمە شاخە ئافرەتەکانی شاخەوانن یعنی شاخە دچنە چیای زۆر ئاسایی وەکو مێردا زۆر ئاسایی چنەچێت چونکی منتیقەمە هەمە شاخەوەکیتت بینێ زۆر باشە کاگڕێبەر ئەتو کە دەچیە شاخی ئایا لە هەمان ڕۆژ دەگەڕێەوە ڕاستە ماڵت لە شاخی نزیکە بەڵام کە نمونە دەچێت سەر لووتکەی شاخەکەی و لە دووی جیا ئەوشتانە دەگەڕێی هەمان ڕۆژ دەگەڕێەوە یان لەوێ دەمینەوە چەند هەردوو حاڵەتێت هەی هەندێک جیمایت هەی گەلێک دوورن ینی گەشتێت هەی ما گەشتێت هەی گەشتێت دوو شەڤەی و دوو ڕۆژەی یەک شەڤەی و دوو ڕۆژەی هەندێک جاب گروپ چین ئەوەیش ئەگەر بچێ گیای طبعا دەسپێدێکی هێوارە دێهەوە بەس ئەگەر گروپ چین وەکو گروپێت شاخەوەن طبعا ئەمە شەوێت مینینەوە چیای و هەردوو حاڵەتان بکەن ینی شەوێت مینینەوە هەندێک جاشتینەوە باشە کاکڕێبەر مەترسیەکانی چن کە دەچێت سەر شاخی ئەکیت ینی پڕاستی کە تو چێ سەر شاخێ ما gelek matrisi de ڕوبەرۆبنەوە یەک شوان پێوەدانە ماری لێ مار زۆر زۆری لێ پێوەدانە مارە گەلک وەرزەک مار بەهارێ زۆرە بەهارێ gelek زۆرە پێوەمان نەدەستەمە لە ناو ژیانێ دەبێ هشیار بین خلیسکانیش ینی بەداخەوە هەلڤمەوەی دوسێ نەفەر یەلچیایی خلیسکاوی یەت لێ کەتوی گیانی خۆی دەستدای خلیسکان gelek خلیسکان مەترسیال سەهەی و هەروەسا ماریش ئەوە مەترسیال سەر ژیانە مرۆڤە باشە هەتا ئێستا چ شتێک پێوەی دای واللهی هەردوو پشک بووە ینی gelek جارە مرۆڤ بن بەردێکێ یان گیاکێت کەتن یان ڕێڤاسێت کەتن دەمەنەک بەردا شۆپێک یان جی خۆدێ داشتکەی gelek جارە دوو پشکێت مەبەدە نەخوا الحەمدولله تان کە مارە هیچ ئەوەک نەبوو کاکڕێبەر ئەو جیانە چ جۆرە جیایەکە بەێ ئەوە لوشەیە لوشەیە گیایەکی بەهاریە منتیقا بارزان دەڤەرە بارزان شین بیتن طبعا ئەف جۆرە گیا تایبەتە gelekî خۆشە و جێت سەخت و کوێستان شین بیتن پڕاستی بۆ خواردنەکە تەندروست و
يعني یا طۆم و چێژە بەڵێ ئەو جا هەست دەکەم بەس منتیقینگۆ زیاتر لوشەی دەخۆن نمونە گوێم لێ بووە دۆڵمە بەلوشە برنج بەلوشە ئەوجا ئەوڕۆ ئەمنیش برنج بەلوشەکتان لە بۆ دروست دەکەم کاگرەبەر ئەوجا شێوازی لێکردنەوەکەی کووە طبعا ئەو پرسیارە گەلە گرنگە ئەم داواکارین ئەو گیاکارێت چ نەچیایش بۆ هەندێک کە ئەو گیال ناف نەچیتن ئەگەم بەرێ خوبدانی ئەڤە تۆە بەڵێ ئەگەر ئەڤە تۆی ئەم لێ بکەینەوە زاوزێ و گەشەی ناکەتن ڕاستە بۆ هەندێ ینی دەبیتوێ لێ نەکەیەوە دووش گوڵەکەی لێ گوڵەکە ینی تۆەکەی لێ نەکەیەوە بەڵێ باشترین ڕێگاش بوو کردنەوە گیای بهارێ چقۆیە تو چقۆی بکاربینەی زۆر باشە ئەگەر تو هەڵقی نێش بنێوێ پڕیال و دەربێتن بەڕێگەوە دەربێتن ئەویش دێزەرەری گەینتە ینی پشتی چەند ساڵی دی دێ ڕێژە گیای بهار کوردستان کەم دەبیتەوە ئێستاش هەست پێ دەکەین ینی کە زۆر جیامایبەری خوددایانی زەعیف بوون یانێ کێم بووش بەرهەندێ ئەم داواکاری ڕاستی ینی چقۆی بکاربینن بەو شێوە ینی بە شێوەیە بقرتێنە چقۆی بکاربینەی و ئەو هەندێک بنیشێتای مەسەلەن گولی پێوەیە ئەو گولەی لێ نەکەوە ینی بەس بەنگا بکەوە ئەو بەنگەتە لێ کردەوە نمونە ئەوە مەسەلەن نمونە وەرگرین دەشێ بە شێوای لێکیاوە تیرکەکەی دێ پێوە بیتن دەشێ بە شێوای لێکیاوە زۆر باشە بەنگانە لێکیاوە بەنگە بۆ خواردن بکارێن تیرکەکەشیا مای دێشێتن ینی دەبیتە تۆ و دیگەشەکەتن بۆ ساڵەکانی زۆر باشە کاک ڕێبەر ئەمیش دەمەوێت لێ بکەمەوە بەێ بزانم چرا لەو بنەوە بۆنەوەی دەبڕین ئەگەر گولی نەبیتن دشیل بنلێکیاوە چاقۆی ئەگەر گولیشی هەبیتن دەبیت چاردە و ڕووبەری گوڵەکەی بەس پەلکەکان بەس پەلکەکەوە بەێ شێفی مامشاکر یەک پارچە شمشاڵمان لە بۆ دەژەنی فەرموو. زۆر سپاس دەکەم دەست خۆش بیت بەڕێزی سپاس شێف بەڵێ ئەو جەوت پێکۆ جەوکی زۆر خۆشە شمشاڵەکەی مامشاکرت پێکۆ بوو دەستی خۆش بێ شمشاڵەکە زۆر دەکەم شێف چیتە ناو خەیاڵە چی لێرە وەرەوە ئەو هەموو کەرستە جوانە چی حازرت کردی لە بۆمان ئەوە ئەوڕۆ بریانێکی دەکەین لەگەر مەرەگەی پاقلە و زەڵاتەکی ئاسایی باشە ئەوجا ئەو کەرستانەمان لە بۆ باسکە کە لێرانە چوچت دانایە باشە کەرستەکان کەرستەی بریانەکەی باز دەکەین ئەشتانێک کە سۆرم کردەوە شاعریەیە جیزە باویە کشمیشە بەزالیەیە کوارگا جێزەرە پەتاتەیە ئەوانم سۆر کردیت ئی بریانە سۆرم کردەوە ئەشیاکەش اختیاریە دەتانی زیادیکە دەتانی کەمترکەی بەزەمن بەو شێوازەی درستی ڕاستە نمونە و کەسانی حەزیان لێ کشمیشی تێبکەن دەتان تێبکەن حەزیان لێ نییە باتێنەکانی بریانی دایمەن خواردنەکە شتەکان بە کەیفی خۆت تێدەکەن بەڵێ ڕاستە زۆر باشە ئەو پاقلە و تەماتۆشتانە مەرەگەی پاقلەشمان هەیە پاقلەکەم زرد کردیە چارێگە ناو ئاوی کوڵایە هەتا کەمە زووتر پێڕابگا لەگەڵ مەرەگەکەی تەماتە شمورد کردێت تەماتەکەی مێکس دەکەین و ئەوە دەکەیە ئەو تەماتە لەگە تەماتەکەی ناوقوتی دەکەی میکس لە بۆ ئەوەی بەڵێ لە بۆ ئاوی مەرەکەی پاقلە پێویستمە بە پیازش هەیە پیازەکەی سۆر دەکەینەوە ئاوە تەماتەکە و شتەکەی دەکەینە سەرێ لە پاشان پاقلەکەی دەکەینە سەرێ و دەکرێتن چارێگە یەک پرسیارم هەیە زۆربەی کەسەکان دەڵێن ئەگەر بریانی لێ بنەی دەبی ئیلا مەرەگەی فاستۆڵای لەگەڵی بی یان بەدڵی خۆت دەتانی مەرەگەی هەڵبژێری شەرت نییە شەرت نییە هەر مەرەگەچیە تو ئەز لێ دەتانی ئەوە دەتانی بەس زەڵاتەش دانی کەرستەی زەڵاتەکەش پێویستمان بە خیارێت تەماتە کەلەم خاس پیاز بیبەری شیرن زرد و پرتەقالیشم دان باشە شێفە دیۆشتە کەسک و شین و سۆرانە لۆچیە بریانەکەی ئەوڕۆمان بریانێکی جیاوازە ملەوەنە
ملەوەنە شین و کەسک و پرتەقالی ملۆ هینایە ئەو جۆرە فستقەشم ملۆ هینایە کە دەیکەنێن یعنی ئەو سێ ڕەنگێرسێک تێکەڵ دەکەی بەڵێ تێکەڵ چ دەرێتی شتە 6 دەردێت لە ئاخیرە زایم کووە ئەم بریانیم خواردیان زرد بۆیان قاوەی بۆ وەڵی منەوە شین و کەسکم نەخواردێ برنجەکەشمان ئامادە کردیە برنجەکەمان بە 3 جۆر بەهاراتی بریانی ئامادە کردیە تەواو. بەهاراتی زرد بەهاراتی کەسک بەهاراتی قاوەیی ئێستاش خواردنەکانمان ئامادەیە و بەسمایە شێف بێژن ئەو پاقلەمان لە بۆ دروست بکە فەرمو ئەو پاقلەکە شێف دەست خۆشببین سەرەتا باسم کرد کە پاقلەکان زرد کرد بووم باشە. ئێستاش پیاز دەکەم سۆر کردەوە لەناو کەمەگڕوونی تەواو ئێستاش پاقلەکەی تێ دەکەین بەڵێ شێف دەتانن بێجگە لەو پاقلەی بەدنگبی بەڵێ دەتان فەرقی نییە فەرقی نیە پاقلەی بەدنن یا هەر شێوازی مەرەگەی کە بامیەیە بریانی. بەڵێ بامیەیە فاسۆلیە فاسولیە قیسیە ئەبەس فاسولیە بۆ شێوازەری ناندرێ قەزدی من لەوەی کە ئەو مەرەگانەی بۆ شێوازەلی دەندرێ ئەها زۆر باشە بامیەیە فاسولیای تەڕا ئەوانە بۆ شێوازەلی دەندرێتن ڕاستە ڕەنگە شێوازیکەی هەبێتن بەزەم خودی خۆم بۆ شێوازە دروست دەکەم دەست خۆش بشێف سپاس سەلامەت بێ ئێستاش پاقلە و ئاوە تەماتۆ و پیازەکە جوان تێکەر و یەکدری گرت و تەماتەکەی دەکەین ناوێ زۆر باشە محاولە دەکەین بەس ئاوی تەماتەکەی بخینە ناوێ نەک تڵپەکەی بەڵێ وانە بەڵێ ئەوەی کەمایتەوە لەبەرەوەی ئەو خستی دەکات زۆر خستی دەکاتەوە بەڵێ بەخۆی پاقلە خستە ئەگەر زۆر خستیش بوو تانی کەمەگە ئاوی تێکەی و هیچ مشکلە چی نابێت ئێستا مەیت ئاوە چ تێ دەکەین خستە ئاوی تێ دەکەین بەڵێ بەس سەرەتا با کەمەک بکڵێ و خێش بە پێی پێویست بەڵێ خوانەکەمان ئامادەیە و میوانەکان دانیشتینە لەگەڵمان و دەستت خۆش بیشێف زۆر سپاس خۆش ئەوەی کە هەیتمان بریانیە بریانیەکە شێف بە تەریقی خۆی دروستی کردێ لەگەڵ زەڵاتە و پاقلای ئەو جا هیوادارم ئەنگۆش تاقی بکەنەوە ڕایخۆتمان یعنی ڕایخۆتانمان پێ بڵێن لەسەر تامی بریانیەکەی و ئەوەش برنج بەلوشەیە ئەوەش هەندرێش ئەوەش هەندرێشە بە کەوەری دەچیتن بەس تیژە ئەمن تاقیم کردیتەوە چونکە ئەو دەستە فەرمون دەست ڕاکێشن تام بکەن بزانن کۆ بریانیەکە شلێر ئەنگۆ هەتا ئێستا بریانیتانەها لێ نایە ڕەنگا و ڕەنگ بیتن وەڵاهی بریانی نە بە ڕەنگا و ڕەنگ لێمان نەنایە وەک بڵێ شتێکی سەرنجڕاکێش بووکی وەکی من دیتی بەڵێ تشتێکی زۆری سەرنجۆ من ڕاکێشە دلێ من شوێ ڕاستە شێوازەکەی ئەوەندە جوانە دڵ دەچتە بیخۆی لە کنەنگۆ هەر بە قاوەی یان زەرد لێ دەندرێت قاوەی و زەرد و هەموو ڕەنگی ئەمە دروستی دەکەین بەس ئەو ڕەنگانە تێکان ناکەین بەڵێ ئەوە بە تێکەڵی سوورەکە ڕاستە ژیانکردن وەکو ئەوەی کە ئەتوو مەسیحی لەگەڵ برا موسڵمانەکان لە دەڤەری بارزان کووە بەخوای ئێمە لە منتیقەی بارزان لە ڕەمەزانان لە جەژنان لە تازیان لە هەموو شتێک بەشداری دەکەین لەگەڵ یەک لە هەموو شتێک لە خۆشی و ناخۆشیە پێکەوەینە لە ڕەمەزانان ڕێزی لێ دەگرین یعنی زۆر جاران دێن لەگەوان مثلا وەختی بەڵێ لەگەوان نانی دەخۆن پێکەوە یعنی هەست بە پێکەوە ژیان دەکەین لێرە ژیانەوە خۆشترە ڕاستی شلێر خان بەپێ ئەوەی کە هاوسەرەکەت کاکرێبەر کەسەکە شاخەوانە ئەتوقەت توی لەگەڵوی شاخەوانی بکەیت وەڵی وەکی دوێژە ناوە بوومەوەی چەند ساڵێکی ئەزی هاتیە گیرێدان ماڵێڤە بەڵێ ئش بەر ئیشی ماڵێ و منداڵ ئەس نەچوویمە بەس بەری من منداڵ هەبن ئەس چوون ئەس چوون بەێ زۆر باشە ئەلێرانانی ئافرەتەکانیش هەر هەموو شاخەوانن توانای ئەویان هەیە بچن بەێ ئافرەتەکانیش هەموهنگن لەگەل پیاوان چەند بوو دەرێ و شوولێک هەبیتم پێک هەموو پێکەوە دەکەن جیاوازی نینە ڕاست جیاوازی نیە نۆبەی نافرەتی و زەڵم.